بە بڕیارێکی پارلەمانی کوردستان ڕۆژی هەفتەی دوانزای هەموو ساڵێ بە ڕۆژی ئاڵای کوردستان دیاریکرا. بە ژێری ڕوونکردنەوەی پارلەمانی کوردستان هۆکاری دیاریکردنی ئەم ڕۆژە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە هەفتەی دوانزەی ساڵی 1945 بۆ یەکەمین جار ئاڵای کوردستان لە شاری مەهاباد هەڵکراوە. مێژووی دیاریکردنی ڕۆژی ئاڵای کوردستان ئەگەڕێتەوە بۆ دامەزراندنی کۆماری مەهاباد لە ڕۆژهەڵاتی کوردستان کاتێ پێشەوە قازی محەممەد ئاڵای کوردستانی لە مەیدانی چوارچرا هەڵکرد و دواتر ئەو ئاڵایی گواستەوە بۆ سەربانی باڵەخانەی کۆماری کوردستان. دوای ئازادکردنی باشووری کوردستان لە بەهاری ساڵی 1991 و دامەزراندنی حکوومەت و پارلەمانی کوردستان لە هەفتەی دوانزەی ساڵی 1992 ئاڵای کوردستان کە ئاڵای کۆماری کوردستان بوو لە مەهاباد کرا بە ئاڵای ڕەسمی حکوومەتی باشووری کوردستان. هەر ئەو ڕۆژەش کراوە بە ڕۆژی ئاڵاو لەو کاتەوە لە هەموو کوردستان ئەو ئاڵایە بەرز کراوەتەوە و کوردیش لە هەموو بەشەکانی کوردستان شانازی پێواکەن. ئاڵای کوردستان لە 4 ڕەنگی سەرەکی پێکاتوە و هەر ڕەنگێکی واتایەکی تایبەت بە خۆی هەیە و بەم شێوەیە پێناسەی بۆ کراوە. ڕەنگی سوور بە واتای خوێنی شەهیدان و قوربانیدان دێ. ڕەنگی سپی کە کەوێتە ناوەڕاستی ئاڵاکە بە واتای ئاشتی دێ کە هەمیشە کورد لەگەڵ خەبات و شۆڕشەکانیە دروشمی ئاشتی بەرز کردوێتەوە. ڕەنگی زەرد کە لە ناوەڕاستی ئاڵاکەدایە بە واتای ئاسۆی کوردێ کە سۆکەی وەکو ڕۆژ ڕووناکە. ڕەنگی ساوز کە لە بەشی خوارەوەی ئاڵاکەدایە بە واتای ژیانەوە و بەردەوامی پێناسەی بەهۆکرێ. جێگای ئاماژەیە لە ڕۆژی 11 تشرینی دووەمی ساڵی 1999 پارلەمانی کوردستان پرۆژە یاسای ئاڵای کوردستانی پەسەند کرد و بڕیاریدا ڕۆژی هەفتەی کانونی یەکەمی هەموو ساڵێ بکرێتە ڕۆژی ئاڵای کوردستان.